اگر خوای گەورە عقل و ژیری بە تۆ بەخشی بە خۆت و ماڵ و منداڵت سپاسی خوا بکە لەسەری. الحەمدولله من عقلم هەیە، چونکە وا دەزانن عقل نیعمەتێکی بچووکە، عقل گەورەترین نیعمەتە، چونکە ئەگەر ئینسان عقلی نەبوو نوێژیشی لەسەر فەرز نابێ، زەکاتیشی لەسەر فەرز نییە بیدا، حەجیشی لەسەر فەرز نییە، ڕۆژوشی لەسەر فەرز نییە. بۆیە زۆر گرنگە، عقل زۆر گرنگە. یەکێک لەو کەسانی کە عیبادەتی لەسەر فەرز نییە کەسێکە شێت بێ، کەواتە سپاسی خوا بکە خوا عقلی پێت بەخشیوە بە خۆت بە ماڵ و منداڵ و بە کەسوکارت، وا نەزانی قارەمانی و پاڵەوانی جوامێری خۆتە، ئەوە نیعمەتی خوایە بەسەرتەوە. بەردەوامیش بڵێ اللهم إني أعوذ بك من زوال نعمتك، وەکو پێغەمبەری خوا دەیفەرموون صلى الله عليه وسلم، خوایە پەنا دەگرم بە تۆ لەوەی نیعمەتەکانم لێ بسێنیتەوە. عقل نیعمەتێکی گەورەی لەوانەیە ئینسان لە چرکەیەکە بەهۆی نەخۆشیەکەوە عقلی لەدەست بدات. بڕۆ هەندێ ماڵەوە دەبینیت شێتێ دوو شێت سێ شێتی تایە، ئەبێ ژیانیان چۆن بێ، نەخۆشی لەو ماڵەدا هەیە، نە بەختەوەری تێدایە، نە ژیانی تێدایە. وەڵڵا هێشتا هەنێ ماڵەوە دوو سێ نەفەر بە زنجیر بەسراوەتەوە، ئەڕۆیتە ماڵەوە سپاسی خوا دەکەی مناڵەکانت بە زنجیر نەبەسرانوەتەوە، هەست بەوە کردو چی نیعمەتێکی خوا بەسەرتەوەیە. هەندێک کەس دەبینی عەقڵی فەقیرە داماوە، نازانێ بۆ خۆی بژی، سپاسی خوا بکە تۆ لەو کەسانی مناڵەکانت لەو کەسانە نین. ئەگە دانەیەک هەیە بۆ شێوەیە سپاسی خوا بکە دوانوسیان نییە، هەیە لە ماڵە دوو سێ نەفەری شە لە دەماغ لێی داوە کەوتووە 15-20 ساڵە وەکو مناڵێکی دوو مانگ وایە، ئەبێ هەموو خزمەتێکی بکرێ. بۆیە سپاسی خوا بکە لەوانەی ئینسان لە چرکەیەکە خوای گەورە ئەو عەقڵەی لێ بسێنێتەوە، بەهۆی جەڵدەیەکەوە، بەهۆی سەدمەیەکەوە، ڕووداوێکەوە، شتێکەوە خوا عەقڵە لێ بسێنێت. هەتا عەقڵ تەیە سپاسی خوا بکە، چونکە ئەوە نیعمەتێکی گەورەی خوا پێتی بەخشیوە. بەڵام کاتێکیش کە خوا پێتی ئەبەخشێ گاڵتە بە کەسێک مەکەشێتە، گاڵتە بە کەسێک مەکە فەقیرۆکەی و کەم عەقڵە، گاڵتەی پێ مەکە. سپاسی خوا بکە، لای خوا ئاسانە لە چرکەیەکە تۆ ژۆکە ئەو لێ بکات.